بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی ئەولیا گەورەکانی ئەم ئوممەتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چۆن کۆمەڵە عولەما هەن بوون بە ئەستێرەیەکی گەشی جوان لە ئاسمانی پرشنگداری جیهانی ئیسلامیە. کۆمەڵی وەلی و خواناس و عابیدی گەورە و ئەهلی عەمەلمان هەیە کە ناوەکانیان وەکو ئەستێرە ئەگەشێتەوە، 1000 ساڵ زیاتر بەسەر ناوەکانە تێپەڕی و هەتا ئێستش لە جیهانی ئیسلامیە ناو و ڕەنگ و دەنگیان هەر ئەگەشێتەوە. ئەوانەی کە تا ئێستا لە خزمەتانە عەرزم کردو باسم کردو هەموویان پیاو بوون، هەموویان مالیکی کوڕی دینارە، شەقیقی بەڵخیە، حاتەمی ئەسەممە، زۆرێکی تر لەوانەیە کە لە خزمەتیانە وەستاوین. ئەمڕۆ لە خزمەتانە باسی یەکێک لەو ئافرەتانە ئەکەین کە لە مەیدانی خواناسیە ئەوەندە پێشکەوت ئەستێرەکەی بە ئێستەشەوە هەر بە پرشنگداری بە ئاسمانەوە ماوەتەوە. ئەویش ڕابعەی عەدەویە کە زۆرینەمان ناوەکەمان بیستووە لە وتاری ماوەسانی ئاینی و زۆر کات ئیستیشاد بە شەعرەکانی ئەهێنرێتەوە، بۆتە بەشێک لە توراثی ئیسلامی، لە مێژووی ئیسلامی. ڕابعە کچی ئیسماعیلی عەدەویە لە بەسڕە لەدایک بووە، پێوترا ئوم عەمر، یەکێکە لە ئەتباعی تابعین، ساڵی 100 کۆچی لەدایک بووە، 100 کۆچی لەدایک بووە. لە 100 کۆچیە هیچ یەکێک لە هاوڵانی پێغەمبەریان صلی الله عليه و سلم نەماون. خۆشەویستمان فەرموویەتی لە دوای 100 ساڵ هیچ کەسێک لەمانە کە ئێستا بەرحەیاتن نامێنن و کەسیان نەماون. بۆیە هەموو ئەوانە بە ئەتباعی تابعین حسابەکرێن، چونکە هاوڵانی پێغەمبەریان صلی الله عليه و سلم ڕاستەوخۆ نەبینیوە، بەڵام تابعینیان بینیوە لە خزمەت ئەوانە بوون. عائلەی ڕابعە عائلەیەکی زۆر فەقیرە، باوکێکی زۆر بەستە زمانی فەقیری کەم ڕزقی زۆر زەحمەت ژیان بەڕێکرد. خۆی گەورە 3 کچی پێ عەتاءەکە. کچی چوارەمیش کە لە دایک ئەبێ ناوی لێ ئەنێ ڕابعە، یعنی کچی چوارەم. ڕابعەی عەدەوی وشەکە ئەلەوە هاتوو، وشەی ڕابعە یعنی چوارەمین کچی ئەم پیاوە فەقیرە ئیسماعیلی عەدەوی. طبعا ئەوەندە فەقیر ئەبێت، قەسەسی زۆر زۆر هەیە لە باسی ساڵحی ئەو پیاوە. ئەفەرمێ ئەو ڕۆژەی کە ڕابعە لە دایک بوو لە هەموو ماڵەکە قەترێ زەیتی تیان نەبووە تاوەکو بتوان چراکەیان دابگرسێنن کە لە شەوە لە دایک بوو ڕابعە. ئەفەرمێ چەند ماڵێکی دراوسێش گەڕا، هیچ شتێکی دەست نەکەوتکەوە بتوانە بەس چراکە دابگرسێنە لەبەر خێزان. لەو پەڕی هەژاری و نەداری و بێناوی و بێکەسیە خۆی گەورە ئەم کچەی پێ عەتاءەکە، و ئەم کچە هێشتا مناڵە، نەگەشتوەتە 10 ساڵ، لە نزیکی 7 ساڵە باوکی وەفاتەکە. ماڵێکی زۆر خاڵی بەجێ ئەمێنێ، زۆر زەحمەتێکی گەورە ڕوویان تێکە. هەموو عەیشی ئەم ماڵە و ژیانی ئەم ماڵە لەسەر بەلەمێکی بچووکە کە ئیشی پێ ئەەکەن. کچەکان مەجبورن بەسەرەی ئیشی پێ بکەن، کەس نێ ئیشی پێ بکە بۆیان، بۆی بەس ژیانیان بڕوا هەرچۆنێ بێ. دواتر لەو ساڵانە گرانێکی زۆر زەحمەت ڕوئەکاتە بەسڕە، خەڵکی بەسڕە زۆرینەی چۆڵی ئەکا. یەکێک لەو ماڵانەی کە ئەوێ بەجێ ئێهێڵن لە بێنانی و بێئاویە ماڵی ڕابعەن. لە ڕێیە کۆمەڵە چەتە زەفەری پێ ئێهێن و ئەیدزن، ئەیفرۆشن بە 6 درهم. ئیتر ئەبێتە عەبد و جاریە، ئەبێتە جاریە لای کەسێک. ئەفەرمێ کەسەکە زۆر زۆر دڕق بوو لەگەڵما، زۆر عەزیەتی ئەدام، زۆر ئیشی پێ ئەکردم، زۆر ماندووی ئەکردم. ئەڵێ من مناڵ بووم بەڵام زەختێکی زۆر گەورەی لەسەردا ئەنام. ئەڵێ لەگەڵ ئەمەشە بەینە بەینە گۆرانیان پێ ئەوتم بە زۆر، ئەوە گۆرانی بوو تا ئەوە سەمام کردایە. ئەفەرمێ زەحمەتێکی زۆرم بینی، ڕۆژێکیان ڕۆشتم هەندێ ئاوشتیوە بێنم بۆ ئەو ماڵە کەسێک ویستی تەعەدام لێ بکە. ئەڵێ لەو کاتەیە زۆر نرکەوناڵە و هاوارم کرد لە خوا، خوایە تۆ وەرە بەهانامە، من زۆر بێکەسم، من زۆر بێدەرەتانم، وەزعم زۆر خراپە، ئەمە حاڵمە بێکەس، لە ماڵی ئەم سەیدەی منە ئەوەندە عەزیەت ئەدرێم
لم لا تري شو خۆم بۆ خۆم ئەمە حاڵ و ئەو وەزعمە خوای وەرە بەهانامە و خوای ڕەحمم پێ بکە. ئەفەرمێ خوا جەلە جەلالوهو ئیمانێکی زۆر قایمی متمانەیەکی زۆر گەورەی لە دڵما جێگیر کرد ئەڵێ لەو فتنەیە ڕزگاری کردم نەجاتم بوو لە دەستی ئەو پیاوە. ئەڵێ زۆر دوعام کرد خوایە لە ڕق و عەبدایەتی ڕزگارم کرد. ئەفەرمێ خوای گەورە لطفی لەگەڵا کردم ئەم پیاوە دڵڕەقە لە ئەخیرا دڵی نەرمە بێ ئەڵێ 6 درەمەکەم بەرەوە بەخوا تۆ بە کەڵک نایە بڕۆ چۆن 6 درەمەکەم بۆ پەیاکەیتەوە پەیای کردەوە بڕۆ خۆت نەجات. ئەڵێ شەر چۆنێ بوو 6 درەمەکەم پەیا کردەوە پێم دایە و نەجاتم بوو. یەکێکە لە ئەو ئافرەتانەی بۆرە مەسەلەن بێباوەک ماڵێکی هەژار داما و قوربە سەر خوا ئەم نورە گەورەی ئەدات. عەبدوڵڵای کوڕی عیسا فەرمێ جارێکیان چوومە خزمەت ڕابعەی عەدەوی. تەمان ڕابعەی عەدەوی بە هەزاران موریدی پیاوی هەبووە لە زمانی خۆیان، پیاوی زۆر گەورە گەورە. حەسەنی بەسری ئەچێتە خزمەتی دانیشە بۆ ئیسفادەی لێ بکە کە حەسەنی بەسری پێوترێ سەید التابعین. ولەما اختلافیان هەیە لەناو تابعینە کێ گەورەترین کەسە، ئایا ئوەیسی قەڕەنیە یا حەسەنی بەسری؟ بە پێی حەدیثەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئوەیسی قەڕەنیە، زۆرێکیش ئەفەرمون حەسەنی بەسریە، چونکە حەسەنی بەسری هەم ئەهلی عیلمە هەم ئەهلی عرفانە هەم ئەهلی خوتبەیە هەم ئەهلی قورئانە ئەهلی حەدیثە، هەرچی مواصفاتە لەو پیاوە کۆبووەتەوە. بۆی زۆرێک پیان وایە ئەفضەلترین نەفەری تابعیەکان بریتیە لە حەسەنی بەسری. حەسەنی بەسری ئەچێتە خزمەت ڕابعە بۆی ئیسفادە بکە. ئەفەرمی عەبدوڵڵای کوڕی عیسا ئەڵێ چوومە ماڵی ڕابعە ئەڵێ ڕەئەیت عەلا وەجهیها النور. ئەفەرمی هەستم ئەکرد نورێکی زۆر درەوشاوە لە نێوچەوانیا بوو. وەکانت کەثیرەت البوکاء. ئەفەرمی زۆرینەی کات ئەدبینی هەمیشە و ئافرەتە فرمێسەکان بەچاوی بوو ئەگریە. جاریەکی هەیە بە ناوی عەبدەی کچی ئەبی شەوال. ئەفەرمێ ئەو عەبدە حیاتی زۆر لەگەڵ ڕابعە بووە. تەمە ڕابعە 80 ساڵ ژیاوە، ئەم 80 ساڵە هەمووی عرفانیات. ئەفەرمێ شەوان هەڵ ئەسا تۇصلي الليل كاملة، هەر هەموو شەو بە کاملی ڕانە ئەکشە تەنها نوێژی ئەکرد. حتا ئەفەرمێ بەرەبەیانی کە ئەکردەوە ئەی خوایگیانەوە ڕۆژێکی نوێت بەسەرا کردمەوە شەو هیچ عیبادەتێکم بۆ تۆ نەکرد، شەرمەزارم وە ڕۆژێکی نوێ دەستی پێ کرد و من بە شەرمەزاری هاتمەوە حوزوری تۆ. حتا لە سەرە مەرگە ئەفەرمێ بە عەبدەی وەدوتی عەبدە تخوا موسڵمانان عەزیەت مەدە، هەر ئەم جلو بەرگەی خۆم کە هەیە بۆم کە بە کفن و بمشۆ و اینجا هەموو شتێکت تاوا کرد جا موسڵمانان بڵێ با موسڵمان عەزیەت نەخۆن. عەبدە ئەفەرمێ کە وەفاتی کرد ئەو ڕۆژێک کە وای پێوتم وەفاتی کرد. ئەفەرمێ هەمان بەو جلانە شۆردم و ئەو جلانم کردە کفنی و هەر بەوە شەو نێژرا. ڕیاحی کوڕی عەمری قەیسی ئەگەڕێتەوە. ئەفەرمێ جارێکیان ئیبراهیمی کوڕی ئەدهەم و مالیکی کوڕی دینار و حەسەنی بەسری و شەقیقی بەڵخی و من ڕیوایەتێکەکە لە ڕیوایەتەکان ضعفێک لە ڕیوایەتەکەیە هەیە. ئەفەرمێ هەموو ئەمانە کۆبوونەوە لە خزمەتی ڕابعەی عەدەویە. ئەفەرمێ پرسیاری لێکردن وتی ئێوە بە صدق چۆن تێگەشت و ڕاستێتی چییە؟ ئەفەرمێ حەسەنی بەسری فەرمووی ئەوەیە الصبر على ضرب المولى یا مولاه، ئەوەیە ئارام بگری ئەگەر خوا بەڵای بەسرا هێنای لێدای عقوبەی دای زلەی مهرەبانی تۆ هەر ئارام بگری. فەرمووی ئەوە غڕورە. شەقیقی بەڵخی فەرمووی ئەو کەسە صادق نییە حتا وەکو سوپاسی نەکا کە تووشی موسیبەتی هات نەک سەبر گرێ بڵێ ئەلحەمدولله سوپاسکە. فەرمووی بەخوا هێشتا ماوە لەوەش بەرزترە صدق. مالیکی کوڕی دینار فەرمووی نابێتە صادق هەتا وەکو چێژ وەرگرێ لە بەڵام موسیبەتەکان کە ڕووی تێ ئەکەن زل لە میهرەبانەکانی خوا کە ڕووی تێ ئەکەن. فەرمووی هێشتا لەوەش زیاتر ماوە. وتیان ڕەحمەتی خواد لێبێ لەوە زیاتری تر ئەبێت چی بێ؟ فەرمووی ئەوەیە صادق ئەو کەسەیە سەیری زەڕب ناکە ئەسڵەن، هەر نایبینێ بەڵاکە خوددا ئەبینە جەلە جەلالوه، لە کاتی موسیبەتی بەر ئەکەوێ ئەو خوددا ئەبینێ. ئەفەرمێ چۆن ئەو ئافرەتانەی لە خزمەت یوسف عەلەیهی سەلام دەستی خۆیان بڕی ئاگایان لە دەستیان نەبوو، ئەمیش ئاگای لە بەڵام موسیبەت نییە، ئاگای لە خوددایە جەلە جەلالوه لەو کاتێ. کەلیماتی زۆر گەورە گەورەی هەن ئەم ئافرەتە لە جیهانی ئیسلامیە، کەلیماتەکانی شعرەکانی هەتا ئێستا ماونەتەوە. بەینەما ئەم ئافرەتە کتێبێکی نەنووسیوە، بەڵام هەرچی عابید و گەورە پیاوی ئەو زمانەی خۆی هەموو شتی لێ نەقڵ کردو، دەست هاو دەست و دەما و دەم نەقڵەکان هەر هەمووی هاتوون. ئێستا کتوبی ئیسلامی پڕە لە ئەقوالی ئەوە.
لێکێک لە کتێبەکانە نزیکەی 500 شتێک قەولی ئەو کۆکراوەتە، هەر قسەکان کە کردوویەتی و خەڵک نووسیوێتەوە تۆماری کردووە، ئەوەندە گەورە بووە ئەمە ئافرەت. ئەفەرمێ محب لە یەکێک لە قسەکانیان محب الله لا يسكن أنينه ئەفەرمێ ئەو کەسەی محبی خوایە قەت ئەنین و نرکەوناڵەی ناخی و حەنین و هاوارەکانی ساکن نابێ حتى يسكن مع محبوبه، حتى لە بەهشتا نەگاتە حضوری خوا نرکەوناڵەی ناخی کەم نابێتەوە. مەقولەیەکی تری هەیە ئەفەرمێ اكتموا حسناتكم كما تكتمون سيئاتكم، چۆن گوناهەکانتان ئەشارنەوە نایڵن کەس بزانێ، ئاواش عەبدایەتەکانتان بشارنەوە با کەس پێی نەزانێ. جارێکیان پێیان وت پرسیاریان لێ کرد، وتیان ئەی ڕابعە تۆ خودات زۆر خۆشەوێ ئەتحبین الله، فەرمووی أحبه حقا بەڕاست خۆشم ئەوێ. وتیان ئەی شەیطان دەڕق لێیە تووڕەی لە شەیطان، فەرمووی والله إن حبي لله قد منعني من الاشتغال بكراهية الشيطان، ئەوەندە خوام خۆشەوێ هەر ئەسڵ بیرم بەلای شەیطانە ناڕوە تا ڕقم لێ بێ یا ڕقم لێ نەبێ، لە حیساباتی منە بەس الله هەیە جەل جەلالوه. ئەفەرمێ یەک کەس شایەنە بۆ ئەوەی تۆ خۆشت بێ، ئەویش ئەوەیە پێش ئەوەی تۆ ئەوت خۆش بێ ئەو تۆی خۆش ویستووە. ئەفەرمێ ئەویش بەس اللهە جەل جەلالوه، خوا جەل جەلالوه عەبدەکانی خۆی زۆر خۆشە. لە ڕوایەتێکە هاتووە ڕوایەتەکە ضعفێکی تێیە، ئەفەرمێ قەومێک زۆر خراپەکاری ئەکەن، مەلائیکە عەرزی ڕەب العالەمین ئەکەن ئیلاهی بۆ نایان فەوتێن. ئەفەرمێ لەو خەلەقتموهم لەڕەحیمتموهم، ئەگەر ئێوە ئەوانتان دروست کردایە ڕەحمتان پێیان ئەو بەزەییتان پێیان ئەو. لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئەگەر ئێوە ئەوانتان دروست کە خۆشتان ئەویستن خۆشتان ئەویست، بۆیە خۆشەویستی خوا جەل جەلالوه پێش خۆشەویستی تۆیە، پێش ئەوەی تۆ خودات خۆش بێت تۆی خۆش ویستووە ئەی عەبد. ئەفەرمێ یەکێک لە کەلیماتەکانی تری پیاوێک هاتە لای و پرسیاری لێ کرد، وتی گوناهم زۆر کردووە، مەعاسیم زۆر کردووە، ئەگەر تەوبەکەم خوا عەفو مەکە. ئەفەرمێ ڕابعە پێکەنی، فەرمووی پێش ئەوەی تەوبەکەکەی خوا تۆی عەفو کردووە، چونکە هیچ کەسێ هیدایەتی تەوبە وەرناگرێت ئەگەر خوا عەفوی نەکرد. کە تۆ کەوتیتە سەر بەرماڵ و هاوارە کرد خوای لەم خۆش بە، حتمەن خوای گەورە لێت خۆش بووە، چونکە مادام ئەم هیدایەتەی داوی حتمەنیش عەفو مەغفرەتی ئەو کەوتوتە پێش ئیستیغفارەکەی تۆ. لە دوو مەسئلە ڕابعە زۆر بەهێزە، ڕابعەی عەدەوی، یەک لە مەسئلەی حوبی ئیلاهی، دوو لە مەسئلەی ئیستیغفارە. یعنی فەلسەفەی ئەگەر بڵێن کورتکەینەوە فەلسەفەی ڕابعەی عەدەوی لە چیا ڕەنگ ئەداتەوە، یا فکرە تەسەووفیە تەسکیەکەی ئەو چییە؟ ئەڵێن دووشتە، یەکێک لە مەسئلەی حوبی ئیلاهیە زۆر قاڵ و قوڵ بووەتەوە، دوو لە بابەتی ئیستیغفارە زۆر ڕۆچووە. بۆیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ کاتێکەوە ئەستەغفیرڵڵایەک ئەکەم لە دڵی خۆمە واللهی حەزەکەم ئەستەغفیرڵڵایەکی ترکەم لەبەرەوەی ئەو ئەستەغفیرڵڵایی یەکەم هەستەکەم قبوڵ نەبووە، صدقی کاملی لەگەڵا نییە. بۆیە ئەفەرمێ ئیستیغفارنا یحتاج إلى استغفار، حتى ئەستەغفیرڵڵاکانمان کە ئەیکەین بە زمانمان پێویستی بە ئەستەغفیرڵڵایەکی تر هەیە کە خوا لێمان ببورێ، لێمان خۆش بێ، چونکە ئەبێ زۆر بەڕازگۆیانە ئینسان تەوبەکارێکی زۆر صادق بێ. بۆیە لە بابەتی ئیستیغفارە حاڵەتێکی زۆر تایبەتە لە ڕابعەی عەدەویە، قوڵبوونەوەی لە ئیستیغفار زۆر گەورەیە. فەرمێ زۆر کات ئینسان ئیستیغفارەکە تووشی گوناه هەبێ، لەبەر ڕیا کردوویەتی، لەبەر سمعەتی خۆی کرد، لەبەر ئەڵێ هەندێک جار ئیستیغفارەکەی لەبەرەوەی خوا عیبەکانت دەرنەخا. ئەفەرمێەوە ئیستیغفاری حەقیقی نییە، لەبەرەوەی خوا سەترت کە هی ئیستیغفارەکە ئومێدت هەیە بەشکم بەهۆی ئەم ئیستیغفارە عیبەکانم دەرنەکەوێ. ئەفەرمێەوە ئیستیغفار نییە، ئیستیغفار ئەبێت تەنها لەبەر خاتی خوا بکرێ. ئەفەرمێ بێنە پێش چاوی خۆت مناڵێک ئەگەر دایکی عاجزی بکە و هیچ دەرەتانی نەبێ، چۆن مامەڵەکە، چۆن ئەگەڕێتەوە بۆ لای دایکی، چۆن باوەشەکاتەوە بە دایکە، هەموو جوهدی ئەم مناڵە ڕازیکردنی دایکێتی، بەس بۆی دایکی لێ قایل بێتەوە، لێ ڕازی بێتەوە، جوهد ئەکا، هەوڵ ئەدا، مانوو ئەبێ. ئەفەرمی ئیستیغفاری حەقیقی ئەوەیە ئەبێت تەنها مجرد لەبەر ئەو مەحەبەتەی کە هەیە ئیستیغفار کرابێ. ئینسان تەوبەکە لەبەرەوەی خۆیەکی زۆر خۆشەویستی خۆی لە خۆی عادەس کردووە کاتێکە گوناهێکی کردووە. لە بابەتی حوبیشە یەکەمین کەسێکە کە خاوەنی واضحی یا با بڵێن کردبێتە قانون ئەم فکرەی
عبداتی بۆ خوددا بکە لەبەر خۆشەویستی ئەو بیکە هیچ مەرامێکی ترت نەبێ. بۆیە حتا ئەفەرمێ کاتێک کە چووە حەج فەرمووی خوای گیان من خۆم بە خشتێک ئەزانم لەسەر زەویە کەعبەش بەردێکە والله يا إلهي كمن هاتم نهاتم سير كعبكم وما أريده أن أرى وجهك الكريم إلا أن أرى وجهك الكريم خوايا من تنهاشتك أموي لم حجايا أويك وجهي جمال كريم وبخشن ديتو ببينم أما بليكي زور قوريك الرابعة بيجي يشتوى حتى فلسفي بشتي حجي أوي. طبعا إنسان كأجات حج علماء أظن هندشتي بيوتري علمي مقاصد علمي كثير من هي بيوتي فقهي مقاصد علمك من هي بيوتي فقهي فقه أفرمون مقصد هي لحاجة ما بس تك عبادتي خوايا لبشتي عبادتك ومقصد يتر هي فقهي كتير هي بريتيا لويك أخلاق إنسان زور برزبه شكتو مثلا لمدة حاجة أبي لقل جورها إنسانا ما ملكي لقل آجلا شون ما ملكي لقل دار ودرختها شون ما ملكي ما هو فلسفة حاجة أخلاقي تو دائما زين تو لخليكاي ويفير بطبيعة النرم به فلم يرفث ولم يفسق لو أتي قصد في بلان لو أتي عزيت بدل نابي يك كلمة لزمان ببرامر بإنسانك أجل كان ميروليك أقول لنا حرمته كشتت لبرامبرها حيوانك بسر بري شكل بهي الشوازك نابي عزيت وآزاري أجل بدي لقداري ترليب كرو أبي حيوانك سر بري لبي نابي وهي فلسفة حج فلسفة يزور قوري أخلاق لبشتي أو الشوا هيشتا فقهي كتير من ما كفقهي فقه أوج أو كإنسان براسي بمعنى كلمة ربطي لقى الخوء جل جواب ودروز بويا رابعة جيشته أو بلايا الله خوء كان من وكو خشتك وام لسر زويا كعبش بردك من هاتم بردك ببينهم خشتك ناتو ولا بردك خشتك هاتو ولا خداي بردك كوجهي كريم وبخشندي أو ببينه أفرمي جاري كان زور كم رسق بو وزوري الزحمة بيني بو زوزو برسيو علي جلكانشي تنهايك جليهو أفرميك لمريد كان وضعي زور باج وهات خزمتي وتي حرشتي بيان بالله بام بو جيب جيكم حرشتي كتو حزد ليتي بام جيب جيكم من لخزمته يا فرمي إني لأستحي أن أسأل الدنيا من يملكها والله شرمكم لخوا داوي دنيا بكم فكيف أسأل من لا يملكها أي شون برسيركم لكسيك أخوي خواني دنيانية دنيا عارية لايتو أمر لايتو يبين لا كسيكي ترى كوم الله الشعري زوري هي شعر كان زور ناسكو زور نرمن وعربيكي زور سهل وآسانة لو زمنا طبعا عربي زور قرص وقالة خلق أدبياتي زور قوري بس أم بفطرتي أخوي كوم الله الشعري زوري وتوا تواني ويتي أم شعر أنا بناسكي بي الله تعالى ناو خلقه وخلق همو لو زمنا لبري كردو وكتب بكتب نقل كراوة تأمره ليك للشعر كان أفرمي فليتك تحلو والحياة مريرة خوزق خويا جان تولاي من شيرين أبو إتر همو جان باطالبه وليتك ترضى والأنام غضاب خويا بس توم للرازي بهمو مخلوقات لم تربي ولم عادز به وليت الذي بيني وبينك عامر وبيني وبين العالمين خراب بريا بس بيني منو تو ودان ويا إلهي اترقرن نبو أقر بين من قالها همو عالمين هار همو بيك وخراب وبكلق نهاته إذا صح الود فيك فالكل هين خوا پروردگارا أقر خوشويستي توم دسكي والراس قوبم اتر حرچيش تبلا من وسهلة وكل الذي فوق التراب تراب والله همو أويك لسر الزبيايا فوق تراب لسر قلا هار همو قلا هيش تيقنية أبي لم منطقي ما يتشان كوشي قورو تلاري قورو بنياد نرابي والروخين راو بدرجاي ميشو تشان جار باشاي قورو دولماني قورو أهلي حيواني زورو أهلي باخي زورو دوهيشيش كسي نماو مالو سرو آثارك شيء نماو هاد جال لهن شونا بري قبر أبيني زور كونا خواه أبي أمي كيبي هيك صالبي أبي أمشونا تشان آودان بوبي لا دي ومن هي سيشوار مقبري قوري تيه باشو لا دي كبتشوك سيشواري بوتشيه أبي تشن ميجوي دريج بأمشونا يومئذ تحدث أخبارها كزويل الرجل قيامة باسي خويك أبي تشي من بو بجارته تشي خلقي بيني بي تشي طاغي بيني بي تشي مظلومي بيني بي تشني وكو رابعي بيني
خواناسی گەورە چەندێک وەکو ئیمامی شافعی بینیوە چەندێک وەکو فرعون و تاغوتە گەورە گەورەکانی بینیوە أفرمي إن تكن راضيا عني فإنني يا من القلب أفرمي أجر تو لم راضي بي أي خاوني ناخي ظلم مبتغاي ظلم اتر أو همو إسعاد وخوشي من الدنيا بس تو لم راضي الرزامندي خو تو لسر زويا أو بليك من أمي بي بقم للشعر كثيرة طبعا شعر كان هموي إلهيات لسر خدايا أفرمي يا سروري ومنيتي وعمادي أي أو كسيك ماي خوشي مني ماي مقصد مرامي مني بشتك والله مني أنيسي هاولي مني وعدتي ومرادي هرتوي هرتشي شتي دسي منها هرتوي يا إلهي تو مراد ومبسي مني أنت روح الفؤادي أنت رجائي خواجان تو روحي ناودلي مني كأي جولين تو تنهاجي أميد الرجاء مني أنت لي مؤنس وشوقك زادي خواجان تو مؤنسي مني شوق بولايتو تيشو جاني من تنها أوي أنت لولاك يا حياتي وأنسي ما تشتت في فسيح البلاد والله خواجان أجر تو نبويتايا تو لجياني منها نبويتايا تو أنيس هاولي من نبويتايا بسر زويشا نأقرام أو استام تو همو أويك برجو بلابو متو بسر زويا هموي لبيناوي تويا هموي بو بينيني تويا أي هاوار چمنتيك بسر موا چ عطايك قورت هي بسر موا چ نعمتت هي چ دسي فضلت هي بسر موا كم بدت منة وكم لك عندي من عطاء ونعمة وأيادي حبك الآن بغيتي هرچی نعمت أفرمي بيد داوم خوايا حموي دي استتنها خوش ويسيتهم أو النعيمي منا أو شتيك تشاي من روشن أكاتوا أو يك جنجي ظلم لا أبا تنها وتنها محبتي تو الرابعي عدوي لصالي سطو هشتاي كوتشيا وفاتك يكيك لو أفرتاني حتى استمري إسلامي شانازي فيوك بو إخواناسي ربطي تنها ببيوانا ونيا ممكنة أفرتك زور سادة لنا وأم هلبجيا فضيلتي لا إخوان لهم وأهلي هلبجة برستر كسيك زور فقير إن ناسراو رب أشعث أغبر يمد يديه إلى السماء لو كسيك هبه توزاوي قجي شبرز إما هر أقام لنا به سوين بخوا لسر خوا قصك وجب جيك سوينك ناشكيني أو ده قورة بلا إخوة أما أنا همي كباسيان أكين لم وليا قورانا لبناوي أوان أمانة أستيركاني أسماني أمتي إسلامين لعل كلمة يشكيان لضل يشك مانا جيجير أبي خواب هوي أم كلماتاني أما در خير من لي أكاتوا أم رمضان لخزمتي وشكاني أوانين بوي أو شانا نشترقري إما بكن دردي نادادي إما أمانة بين بهانايا خواهي جان تخد أزاني إما كلماتي أم قورانا باسكين نلبر أوي خومان قوربين حدما نبي تنها لبر أوي وشكاني النفوت لنا أمتي بيغمرا صلى الله عليه وسلم لنا أم كردستاني إما روح وخواناسي ودين داريان ببرزي وبتوي بمينته خواهي جان لت أبارينا ولت ألالينا برحمتي خوت وبزي خوت وبكرمي خوت لهرشي قناه ما نببوره خواهي قناه لما بيش كردو ما لما نببوره قناه لما دوائي كين وفرياي توبنا كين عفو منك قناه بأشكرا كل من عفو منك قناه بپنهان أيكين عفو منك إلهي قناه أزانين وزياد الروي أكين لحقي تويا عفو منك قناه نازانين وأيكين خويا عفو منك پروردگارا وإما قيشتنا حظي رمضان يا إلهي بخواتنها أميدك همان بيلو خوشبوني تويا إما زور قناه من برس كروتوا ضل الرشي زمان رشين شاو رشين دمو شاو رشين دستكان كبرزي أكين وبولايتو خوايا شهرم أكين دسمان رشب قناه بلام تنها وتنها أميدك من هي كتو خوايا كي زور بالرحمي الرحمش بقناه كاران أكي إما قناه بأريش ببجناك يا إلهي لمن خوشبا عفو منك بزي بسرمانا ببارينا هيج قناه بسرمانا وما هي الله صاف من كروا ساغ من كروا بمن كر عبدك الصادق الرازقوي خوت يا رب العالمين يا ربي خوايا جان لقل أم ولي قوري وأم صالحة قورانا حشر منك يا رب العالمين يا ربي خوايا جان
صالحی گەورە گەورە لەم ئومەتەی ئێمە مەبڕە لەم کوردستانەی ئێمە مەبڕە ئەهلی خواناسی یا ئیلاهی زیاتر گەشە پێ بدە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی هانامان هێناوەتە ناو ماڵەکەی تۆ ئەزانین کەڵکی ئەوەمان نییە بینە حوزوری تۆ بەڵام ئەزانین تۆ زۆر بەخشندەی ئەم عەبدانە هەر داوایەکەن تۆ گیرای ئەەکەی یا ئیلاهی بە زمانی بێ کەڵکی خۆمان ناوێرین دوعا بکەین بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دوعا ئەکەین خوایە ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو عمریە هەر دوعایەکی کردو هەر چاکەیەکی داوا لێ کردووی یا ئیلاهی ئەو چاکێش بە ئێمە عەتاکە یا رب العالمین خوایە ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو حیات و عمریە یا ئیلاهی هەر خراپەیەکی پەنا پێگرتووی ئێمەش پەنا بدە لێ یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خوشک و براکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خۆشەویست و هاوڵەکانمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیەکانمان ببوورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا رب العالمین خوای گیان داوا لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوەی لە گوناهی ببوورە ظلممان لە هەر کەس کردو لە گوناهی ببوورە هەر کەس ظلمی لێ کردوون لە گوناهی ببوورە ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەس چاکەیەکی لەگەڵا کردوون لە هەموو ژیانمانە تو گەورەی خۆت خوایە لە گوناهیان ببوورە خوایە لە گوناهی مردووەکانمان ببوورە لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببوورە تایبەت ئەو مردوانەی بێنازن بێکەسن لەناو گۆڕەکانیانە ئێستا هیچ کەسێک نییە دوعایە بە دوایانە بنێرێ خوایە ئێمە لەم میحراب و منبەرەوە هاوار بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین ئیلاهی بەخوا حاجەمان زۆرە حاجەکان هەمووی بەرزەکەینەوە بۆ لای تۆ خوایە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان گرفتێکی هەیە بۆی چارەسەر کە ئەومان ئاژاوە لە ماڵایەتی ئارامی بخەرە دڵ و ماڵی یا رب العالمین خوایە گیان دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە گۆڕەکانمان ئارام کە ژیانمان ئارام کە زیندووبوونەوەمان ئارام کە بە ئارامی محاسبمان کە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی هەر نەخۆشی هەمانە شیفامان بۆ بنێرە ئەوەی کە ئەیزانین و ئەوەی کە نایزانین خوایە شیفامان بۆ بنێرە هەر ئازارێ لە جەستە و لاشە و ڕۆحمانە هەیە خوایە شیفامان بۆ بنێرە ئیلاهی هەموو نەخۆشێکی ظاهری و باڵتنی شیفامان بۆ بنێرە پەروەردگارە ئەومان کەم ڕزقەرسی حەڵاڵی زیاد کە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئیلاهی داوا لێ ئەکەین محتاجی دەستی ئینسانەکانمان مەکە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەراممان مەکە زەلیلی دەستی ئینسانەکانمان مەکە زەلیلی سجنەکانمان مەکە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت ئەومان گەوزاوی گوناهێکە و خۆی پێ عیلاج ناکرێ خوایە عیلاجمان کە یا رب العالمین خوایە لە گوناهەکان ڕزگارمان کە دروستمان کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەهلی غەزەیە ببارێنە دەرگاکانی خێر بەسەریانە بکەرەوە دەرگای نەسڕەت بەسەریانە بکەرەوە یەهود و نەسارا زەلیل و سەرشۆڕکە یا رب العالمین یا ربی خوایە سیستەمێکی زۆر زاڵم جیهان ئەبا بەڕێوە خوایە هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی عدالەتی ئیسلامیمان بۆ بگێڕەوە یا رب العالمین مسلمانان زیندوو کەرەوە دروست کەرەوە دڵیان پەیوەست کەرەوە بە یەکەوە ئیلاهی ئەزانم ئەمڕۆ ڕۆژی تەفرەقە و اختلافمانە بەڵام یا ئیلاهی دڵەکانمان لە نێوان دوو پەنجەی تۆیایە یا ئیلاهی هاوارە بۆ لایهێنی دڵمان یەکخە زمانمان یەکخە ماڵەکانمان یەکخە دروستمان کە بۆ هەستانەوەی ئومەتەکەت یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیلاهی محەبەتی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین بە ئەندازی دەنکی بارانی باریوی ئەم ساڵ خوایە سەڵەوات بە دیداری ئەو خۆشەویستەمان بنێرە بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە یا ئیلاهی صلاة و سلامی خۆت بەسەر ئەو خۆشەویستەمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای ڕزوانی تۆ بۆ هەموو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ جیاوازی دا ببارێنە ڕەحمەتی خۆت بۆ هەموو عولەما و ئەولیای ئەم ئومەتە دا ببارێنە بەبێ جیاوازی یا رب العالمین ئیلاهی هەر کەسێ خزمەتێکی ئەم دینەی کرد و ئەجر و پاداشتی بدەرەوە یا رب العالمین یا ربی خوایە
داوا اللي أكن بناوي جواند وصفتي برزة باسم عظمت يا مشهر من دين كدعاء كان برزكين ويا إلهي أنا نويش تنها وتو كان ركوع تنها لحضوري تو يا أبن سجدة تنها لبارقاي تو يا ولا بردم تو يا أبن يا إلهي أمان دسي زليل دعاء تنها ولا تو برزكنا يا إلهي دعاء كان من جرابك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخالي من خبط